هەبوونی چەناڵێکی یوتیوب بۆ پزیشک لەسەر تاوە بەڕاستی منیش دەرکم بە ئەهەمیەتەکەی ناکرد تا چەند مووقیفێکا بۆم دەرکەوت بەڕاستی زەڕورە هەندێک لە نەشتەرگەیە ناوازەکان بە شێوەیەکی تعلیمی و ڕێکوپێک لە یوتیوبە بڵاوکەیتەوە. بە نمونە یەکێک لە کۆنفرانسەکان لە یەکێک لە وڵاتە ئەوروپیەکانە باس لە نەشتەرگەری کۆنیشانی دەرچەی سنگکرا بە نازۆر. منیش ڕسمێکم پێ بوو کە لێرە لە سمارت ڕسمی نەشتەرگەرێک بوو کە لێرە ئەنجامدا بوو لە کونێکی زۆر بچووکەوە الحەمدوللا و بە تەواتی ئێسکەکەمان دەرکرده بوو. ڕسمەکەم پیشانی یەکێک لەو پزیشکانەیە کە سەرداری ئەم بابەتن و لیدەرن لەم بوارە پیشان ماوتم ئەگەر تۆ لە کونێکی ئاوەهاوە ئەم نەشتەرگەری ئەنجامبەی IPS بە نازۆرەکە پێی سیر بوو هەر بە ناسیوتی واو شتیوا چۆنە بونجێ ئەمپۆسیبڵ چەند جارە دووبارەی کردەوە کەسێکی بە تەمەن بوو حتاوتی شۆ ئەس هاوتی و دووت یعنی پیشانمان بە چۆنێکیت ئەم شتە. ئیتر من لەوێ زانیم ئەگەر من ئەگەر لینکی چەناڵێکی یوتیوبم هەبووە ئێستا بە چەند شرکەی لینکەکەی خستە بەردەستی بۆی تێبگەشتای کە چۆنێکین و بۆی ئیسفادەش بکە لەو ئەزمونە بەڵام نەبوو ئەو کاتە بۆیە کە هاتمەوە ئەو بۆ یەکێک لەو ڤیددیوانەی کە لە چەناڵەکە دامنە یەکێک بوو لەو نەشتەرگەریانە کە لە کاتێکی زۆر قیاسیاتوان بڵێم یەک لەسەر 3 کاتی ئەوانە لە برینێکی زۆر بچووکەوە نەنی ئیدیت بەبێ ئەوەی کەڵی تێبکە ڤیددیۆکە دامنا لە یوتیوب لینکەکەشم بۆ نار و زۆریشی پێ خۆش بوو و کۆمەڵی ئەزمونیشی لێوەرگرت. یان هەندێک نەخۆشی هەن لە لای خۆمان باون بە نمونە کیسی ئاو من دڵنیام پزیشک لە وڵاتەی خۆمان ئەزمموی زۆر زیاترە جا لە فەتح بێ لە نازۆر بێ ئەزممویان زۆر زیاترە وەک لە وڵاتانی دەرەوە ئەتوانی لەم حاڵەتە ئەو ڤیددیوانە لە یوتیوبدانی بۆی پزیشکانی دیکە ئیسفادەی لێ بکەن و من هەندێک لە جۆری ڤیددیۆکانم داناوە فیدباکی زۆر باش بوو. یان مەسائلی تێچ و کولفە یعنی هەندێک جۆری عملیات ئەگەر بە ستایلی ئەوروپا بڕین بەڕێوە نەخۆش ناتوانێت کولفەکەی بدا بۆ نازۆر بەڵام ئێمە کۆمەڵێک با بڵین تەکنیک بەکارێنین کۆمەڵی ئەزمونمان بۆ دروست بووە کە ئەتوانین هەمان ئیشی نازۆر بکەین هەمان ئیشی ئەوان بکەین بە کولفەیەکی کەمتر لەوانەیە ئێمە وڵاتانی دواکەوتوش تەماشایان ڤیددیۆ بکەن سوودی لێبین. ئەمانە و چەندین هۆکاری تر وای کردووە کە هەندێک لە نەشتەرگەریەکانم خودی خۆم هەندێک لە نەشتەرگەریەکانم لە چەناڵی یوتیوبە بڵاو بکەمەوە و لەو بوارانەی کە باسم کرد ئەوانن کە خۆم دەرکەم پێکردن و سوودی زۆرم لێ بینیوە و لەوانەش لە داهاتوە سوودی دیکەشی هەبێت. سمارت وەرچەرخانە